هەولێر و بەغدا کێشەکانی نێوانیان نەوت و بودجا کە سەرێکی ترینیان و تا ئێستا چارەسەر نەکراون. چەندین هەوڵ دراوە دەیان وەفد هاتوچۆی بەغدا و هەولێریان کردووە تا ئێستا کێشەکان وە خۆیانن. سەرۆکی کۆمسیۆنی نەوت و گاز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت دەرگاکانی نێوان هەولێر و بەغدا تا ئێستا دانەخراون. دەرگای گفتوگۆ دانەخراوە و بێگومان چ لەلای حکوومەتی عێراقی چ لێرەش لە هەرێمی کوردستانیشەوە لایەن و خەڵک و کەسان هەن کە هەوڵی جددیەدەن بۆی گفتوگۆ بکرێت لەگەڵ حکوومەتی عێراق بۆی ئەو کێشەی و کێشەکانی تریش چارەسەر بکرێن. کێشەکانی هەولێر و بەغدا لەو چەند ساڵی دواییدا گەیشتۆتە خاڵێک کە ڕێککەوتن و لێک نزیک بوونەوەیان باستەم دەبیندرێت. بەڵام پەرلەمانتارێکی کوردستان دەڵێت ئەگەر ڕێککەوتن لەگەڵ بەغدا لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان بێت باشترە و ڕێککەوتنە بکرێت. هەرێمی کوردستان بەڕاستی حکومت یا لەم کات و ساتە بەڕاستی دەبێ بار و گوزەرانی خەڵک چاک بکە یا ئەوتە دەبێت لەگە بەغدا پێک بێ ناکرێ بەم دۆخەی ئێستا بێتن کە وەکو ئێستا کە خەڵک تاو بێزار و بێتاقەت بووە. دوایین کێشەی نێوان هەولێر و بەغدا لەسەر بودجەی ساڵی 2017 کە بەشێک لە فراکسیۆنە کوردستانیەکان دەنجیان بۆ داوە، بەڵام حکومەت هەرێم بودجەکەی ڕەت کردوتەوە. ئێستاش کە کۆتای شەڕی داعشە و ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە دیار نییە نێوانی هەولێر و بەغدا بەچی دەگا و بەرەو کوێ دەچێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.